برزان از این هاش ورا بجمرم باشور کردستان لگرک بختیاری دو بجن کو عگرک چی بیا شواتک چی بیا لسر اکران رودا لگرکن هم دیار بام ببینه بالا دیمانه زندینه یا شواتا مارکت اکیا لگرک بختیاری لولی کواتیا و بیار چی بیا اف دیمانه زندینه این کامرای رودا بینه کو بشری او شواتا دوی مارکتی دا چی بیا و که کو افکارین باس دیکن لگرک بختیاری بیا لباجر هوليري لباشوري كردستاني بالي او اگر هاتيه كنترول كرن اگر خلاص بويا هفكاري من راوچي نهال نافا ماركت شوتي دا بمره يا راوچي تجمره بحثه بي بوياري بك اگر هاتيه كنترول كرن جي بصندوقيه كو بشكل زياده جيب شوتي بجمره بحثه بوياري بك سلااوت لێ جەحفەر ئێستا ئێمە لە شوێنی ڕووداوەکەن و دیارە کاتی ئێمە گەشتنە شوێنی ڕووداوەکە ئاگرەکە بە تەواوەتی کۆنتترۆل کرابوو وەکو هاونیشتمانیانی ئەم ناوچەیە باسی دەکەن کەوتنەوەی ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە بەشێک لە هاونیشتمانان ئاماژە بۆ دەکەن کە تیمەکانی بەرگری شارستانی لە کاتی خۆیان نەگەشتنە شوێنی مەبەستەکە ئێمە قسەمان لەگەڵ خاوەنی ئەم سۆپەرمارکێتە کرد کە ئێستا وەکو دەبینین لە دیمانەکاندا بە تەواوەتی شوێنەکە سوتاوە و سەرجەم کەلوپەلەکانی سوتاون ئەو هاونیشتمانی سەبارەت بە زیانی گیانی ئەم شوێنە شۆکوکە خاوەنی ئەم دوکانە باسی کرد کە نزیکەی 12 دەفتەر زیانی مادی بەر دوکانەکە کەوتووە ئێمە قسە لەگە باشە چ زیانەکە جانی نەبوو سۆپەرمارکێتە دەکەین کە ئەگە پرسەڤەیەکە بکات چ زیانی جانیژی نەبوونە بریندار یانژی شاوتین گیانی نەبووە ئێمە بە هیچ شێوەیەک زیانی گیانی نەبووە وەکوکە هاونیشتمانیان ئاماژەی پێ دەکەن و تیمەکانی بەرگری شارستانیش بۆ ئێمان ڕاگەر بەڵام ئێستا ئێمە خاوەنی ئەو سۆپەرمارکێتەمان لەگەڵەکە خاوەنی ئەم سۆپەرمارکێتی قسەمان بۆ دەکات لەبارەی زەرەدا مادیەکانی ئەم سۆپەرمارکێتە سڵاوت لێ بێت ئەگەر بۆمان باسی کە زیانی چەند بەر دوکانەکە کەوتووە وەڵاهی زیانەکانی زۆرە بەڕاستی 12 بەلای کەمی دەبێت ئارێ وەڵاهی ئەوە بەس ئەشیایەکە یەک دەرزیشی لێ دەرنەچووە ئارێ وەڵی بەس ئەوە خوای نەدەبی شکر بێ بۆ کاری ئاگرەکە کارەبایەکەیە حەز دەکەی تەسویرکەن کارەبایەکەش ببینن جەماعەتش ئاگان لێبوو کاکو ئاگرەکەی گرت واللهی بەسەراحەت تاخیر بوون یعنی دنیا تەلەفۆنی کرد سایق تەکسی مساعدەکەدین بەرگری شارستانی ئەو قوت سارەی هات کاوە سارێ هات بە دقیقە لۆ تەوقی دەکەم چکەیشی هەمووی تەوقیتە لە خۆی بەزن بەخوا تاقیبە نزیکەی 30 دقە 35 دقە تاخیر کرد ئارێ وڵی چ شایدیشم زیاتر هەیە گەڕک ڕێیان گرت و ئەتفایان هینە ئیسفادە نەبوو دوکانەکەی ئەو کاتی کە ئاگرەکە بووە لەناو دوکانەکەدا بوو یاخود کەسێکی ئەوە لەناو دوکانەکەدا بوو هیچیان زەرەدیە گیانیان پێکەوتو یاخود هیچیان بریندار بوون بۆ ئاگرەکەەوە نەخێل لە خوای بە زیادی ئافرەتێک و مندارێک بوو هەرپاڕم لێدا و فرێمدانە دەرێ کردیانە قیژەقش گوتم دەرچندایەوە ئاگرا ئەمش کارەبایەکە خۆم کوژاندەوە تەبیعی خۆم هاتم لە دەرێ ڕاوەستانی تەمەشاما کرد لەگە دوسێ نەفەران گوتم تەمەشاکە کو دەگری کو لە عیم دەکرێ بە قووەت ئەو هالە بوو بەس ئالی کۆبوونەکە گرتیوەچی بەنزینی سووتە زۆر سووتە کە چووە سەرێ بە یەک پاچە بەر بۆ سەر کەپرەکەش بە قووەت بۆ ڕایگرت هەستا بە نەشرەکەی کە نەشرەکە ئاگری کەتە سەرەوە ئەشیانە جەحفەر ئێمە پێشتریش قسەمان لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی کرد بەس وەکو دەبینین ئێستا قەرەباڵێکی زۆر لەم شوێنە هەیە تیمەکانی بەرگری شارستانیش لێرە نەماون ئێمە هەوڵ دەدەین کە قسە لەگەڵ یەکێک لە تیمەکانی بەرگری شارستانی بکەین بەڵام وەکو دیارە کە ئێستا ئێرە هیچ کەسێکی لێ نەماوە بە باشە گەڵک سپاس ئەوە بە شێوەیەکی گشتی بوو کە ڕووداوەکەتان بێت بله گلک سپاس افکار من راوچی کو نوا گرک بختیاری لجای کو بیار لچه بود به مرا بود سپاس بوده